بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لەگەڵتانە بین لە پەیامی ڕۆژەوە بۆ پێشکردنی کۆمەڵە گورگە و بابەتی جیاواز مێ دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن و پرۆگرامە خشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. سوپاسشانە. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت عەزیزان و خۆشەویستان بە هیوایەوەی کە ئەم ڕۆژتان پڕ بێ لە خۆشی و شادی و تەندروست بن. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژەم ڕۆمە قسەکردنە لەسەر کتێبێک لەسەرەوەی کە دیدێکی نوێ بۆ چەمکە قورآنیەکان کتێبێکی نوێیەکێک لە بانخوازەکانی دیاری هەرێمی کوردستان کە قسە لەسەر ئەم کتێبە دەکەین بزانین چۆن باس لەو چەمکانە دەکات و بەگشتی ناوەڕۆکی کتێبەکەی لەسەر چی دەبێت کامە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ. هەروەها تەوەری دووەممان دیارە لە دوێنێەوە بەڕێوەبەری نەخۆشخانەی فێرکاری مناڵانی سلێمانی هۆشداریەکی داوە لەسەر شیری قوتوو جیاواز لەوەی کە هەموو پزیشکەکان شارەزایان باس لەوە دەکەن پێویستە دایکان واز لە شیری قوتوو بێنن و شیری دایک بدەنە مناڵەکانیان. بەڵام هەندێک خاڵیتە لە هۆشداریەکەدا باس کردووە کە لەسەر مەترسیە لەسەر ئەو شیرانەی کە ئێستا لە بازاڕ هەن و بە جۆرە لە جۆرەکان سەریان لە خەڵکی تێکداوە قسە لەسەر مەترسیەکان و زیانی ئەو شیرانە دەکات کە تەوەری دووەمان لەسەرەوەی و بزانین هۆشداریەکانی بەگشتی چی و ئایا ئەوان هیچ جنگاوێک هەڵدەگرن لەسەرەوەی کە کۆنتترۆڵی ئەو شیرانە بکرێن کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە. بەڵایزان هەوڵەدەین لەگەڵ پەیامنێرانمان لە شار و شارەشەکان زانیارەکانی ڕۆژتان بۆ بگوازینەوە دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا. وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر بەرهەمێکی نوێی بانخوازی کوردستان بەڕێز مامۆستا حەسەن حسێن دەکەین بە ناوی دیدێکی نوێ بۆ چەمکە قورآنیەکان کە بەڕێز مامۆستا ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا زۆر بەخێر بێن. بەخێر پێشێکی پیرۆزبایی لە یەکەین بۆ بەرهەمە نوێیەکە ئینشاڵڵا خامەد ڕەنگین و هەمیشە بەردەوام خی گەورە قبوڵێکە ئینشاڵڵا بێتە مای خێری ئینشاڵڵا. مامۆستا گەلەوە دەست پێ بکەم چی پاڵی پێوە ناوی بیر لەوە بکەیتەوە بەرگێکی وا و وەروە تایتڵێکی وا و ناوەڕێکێکی لەم شێوەیە بنووسیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وعلى عندما مصاحب هەموو شتێک فکرێشەیە بیرروبینێشەیە یعنی کۆمەڵی خاڵ هەبوو یەکێ لەوانە بتوێنێتەوێ قورئان کە خوای گەورە هێناوێتی نردوێتی بۆ هەموو سەردەم و زەمان و مەکانێکە ئەمە حەقیقەتێکە. ئێمە کە ئیسا لە بەردەم دوو جۆر ڕاوەکردنی قورئانین ڕاوەکردنێکی تەقلیدی هەیە خۆبەستنەوە بە ڕابردووە تەنها ژیان لە ڕابردوو ڕاوەکردن لە ڕابردووە لە بەرامبەرە ڕوتێکی تر هەیە کە پێوتێ خوێندنەوەی هاوچارە خوێندنەوەی هاوچارە هاتووە بەبێ هیچ بنەمایەکی قورئان بەبێ هیچ بنەمایەکی تەفسیر کەوتۆتە ڕافەکردن و لێکدانەی ئاەتەکان و لەوێ هەرچی ساوابتەی هەڵی وەشانوە. بۆیە ئەمە خوای کرد پێویست بکە کە تەفسیرێکە بێ یان ڕاوەیەکە بێ خوێندنەوەیەکە بێ لەو بینەیە کە ئەویش وەسەتیەتەکەیە یعنی لەو بینەیە هەم بەڵێ هەم ئەتیمادکردن سەر ڕابردوو
و بەستنەوەی بڵێن ئێستاوە بۆی بتانی قورآن ئەتای خۆی بدا بۆ هەموو کات و زەمان و مەکانی ئەمە خاڵی یەکەم لەو فکرەی کتێبەکە دووەمیشیان بمانەوێ نەمانەوێت ئێمە هەموو چەمکەکان کاتی ئەگەڕینەوە یەکێ لە گرفتەکانی ئێمە دایمە شتەکانمان تەقلیدیە کاتی تۆ باسی ئیمانەکەی پێناسەی ئیمان بۆ ئێمە تەقلیدیە باسی عیبادەت دەکەی تەقلیدیە ئەمە وای کردووە زۆر جار کاتێک کە ئیشکال دروست ئەبێ بۆ نمونە کەسێک کە بێ باوەڕێکە ملحیدەکە کاتێک کە پرسیار ئەکا مەسەلەن عیبادەت یعنی چی کە تۆ ئەڵی کاڵی خوای گەورە بۆشی دروستی کردوین ئەڵێ تۆ ئێمە وەڵامەکە ئامەکە وێڵ بۆ عیبادەت یەکسەر ئەو پرسیارەکەی بۆ دروستە بێ باشە خوا پێویستی چی بە عیبادەتی چی پێویستی بە عیبادەتی ئێمەیە کەواتە ئەوە گرفتەکە لە من و تۆیە نەمانتوانی و پێناسەیەکی دقیقی چەمکەکان بکەین ئەگەر من و تۆ بتوانین هەموو شتێک وەکو خۆی پێناسە بکەین واتای خۆی بدەینێ ئیشکال دروست نابێ بۆیە کاتی خۆی گەورە ئادەم خەڵقەکە عەلەیهی سەلام ئەفەرمێ وعلم آدم الأسماء كلها هەموو ناوەکانی یعنی علمی هەموو ناوەکانی پێدا باش هەموو ناوەکانی فێر کرد بۆ چونکە ئەگەر تۆ هەر شتێک بناسی وەکو خۆی بیناسی مامەڵەت ئیجابی بێ لەگەڵیا هەر شتێکی نەناسی مامەڵی سەلبیە بێ لەگەڵیا هەر کاتێ تۆ بە شەکرێ و دووت خوێ وت بە شەکرێ و دووت خوێ بیکەیتە ناو خواردنەوە خواردنەکە تێکەدا بەخوێ دووت شەکر چووگا سپێرد گوێکوێ گوایە بیکەیتە چاوە چاکە تێکەیە نە بەخوێ بڵێ خوێ و بێ شەکر بڵێ شەکر ئیشکال نامێنێ جارێکی تر ئەگەر ئێمە لە ڕوانگەی قورئانەوە خوێندنکەین بۆ هەموو چەمکەکانی ئیمان و ئیسلام و عیبادەت و عەمەلی صالح و ئەوە دوعا و هەموو ئەمانە ئەمە زەرورەتێکە هەم وەڵامی سەردەم ئەیتەوە هەمیش ئەو گومان و شتانی کە هەیە لەسەر چەمکەکە ئەڕوێتەوە و هەمیش گەنجی سەردەم و هەروەها مسلمانی سەردەم ئەتوانێت مامەڵەیەکی ئیجابی لەگەڵ قورئانە و لەگەڵ تەقانی قورئانە بکە زۆر باشە ماسەکەواتە و چەمکردنوێیانی کە تۆ وەک خۆت ئاماژەت پێکرد بۆ پێناسەیەکی نوێ بۆ عیبادەت بۆ پێناسەیەکی نوێ لە ئێستادا کە لە کۆمەڵگەیەمەیە ئەتوانم بڵێم ململانی یاخود مناقشەیەکی لەسەر چەمکەکانی باڵاپۆشی ئەم بابەتانە چۆن دەتەوێت تەفسیرێکی نوێ بکەی بە خەڵکێک کە ڕەنگی هێشتا ئاشنا نەبێ یا تەنها ئاشنا بێ بە بابەتە تەقلیدیەکەی پێشوو ئەو شتە نوێیانە ئەو چەمکە نوێیانەی کە جەنابەت لە کتێبەکە باست کردوون چۆنن طبعا لێرە یەک ملاحەزە هەیە چەند حەڵقەیەکی کە لەوانە باڵاپۆشیە شتێکم کردو ئەویش ئەوەیە نەک بڵێم بێم تەفسیر بەڵکو هاتووم ئەو گومانی کە لەسەرێت ئێساش چ پێ بۆ کە ئەوترێت حیجاب واجب نییە بۆ لەبەر ئەوەی حیجاب لە قورئانە نەهاتووە طبعا ئەمەش زیرەکیەکە چکە ڕاستە وشەی حیجاب لە قورئانە نەهاتووە وشەی خیمار هاتووە بەڵام تێنەگەیشتن و عمق نەبوون لە ئاەتەکە و خوێندنەوەی سەطحی بۆ ئاەتەکە ئینسانە خاتە گومانەوە چونکە خوای گەورە ئەفەرمێ وەلیەضریبن بخمورهن على جوبهن ئەمە طبعا لە نیقاشێکەوە دروست بوو لەگەڵ یەکێ لەو ئازیزانەیە کە پێی وابوو کە حیجاب واجب نییە منیش ئاوا جواب نایوتم فعلا وایە چونکە خوای گەورە ئەفەرمێ فەلیەضریبن بالخمار على جوبهن وتی نەکاکە بخمورهن وتم نە بالخمارە وتی نە بخمورهن وتم آخر لە قازانجی تۆی ئەگەر بالخمار بێ وتی بۆ وتم لەبەر خاتی تۆ ئەمە دڵی تۆ نەشکێنم چونکە تۆڵی حیجاب واجب نییە منیش عادەکەم بۆ کردی بالخمار وتی بۆ فەرقی چییە وتم آخر ئەگەر بی فەرموایە بالخمار واتە هەر سەرپۆشەیە لە تاکێکایە لە شوێنێکە هێنێ و ئایا بەسەر سنگە جیب ئەم فەتحەیەکە کە بڵی ملی پێوە کردی ئەم یاخەی پێوەتری خۆمان ئەگەر بی و تای بالخمار ئەوە هەر سەرپۆشێ بژی خوشکەکەی بێ دایشی بێ ڕەفیقێکی بێ هێنێ و ئایا بەسەر سنگە بەس کە ئەفەرمی بخمورهن خیمارەکە واجبە خیمارەکە واجبە بەڵام سنگیدا نەپۆشیوە بخمورهن واتە خیمارەکە مەوجودە حازرە بە سنگیدا نەپۆشیوە ئەمە خاڵی یەکەم دومیشیان خوای گەورە ئەفەرمێ وەلا یوبدینە زینەتەهن طبعا مفسرین باسی ئەم ئاەتیان ئەم کەلیمەیان نەکرد چونکە ئەم کەلیمەیە خۆی ئەوەی تراڵەوە شێنێتەوە کە ئەوتری واجب نییە وەلا یوبدین نافەرمێ وەلا یوظهرن ئەگەر بی فەرموایە وەلا یوظهرنە ظهور ئاساییە ئێستا من ئەگەر ئاوا بکەم ڕێک قۆڵم دەرەکەوێت چونکە بۆ ئەمە یەقینم هەیە کە ئەوە لابەم ئینم دەرەکەوێت قۆڵم دەرەکەوێت کەواتە ظهور کەواتری ظهر الفساد في البر والبحر شتێکی متوقع دەرەکەوێت بەس کە ئەفەرمێ وەلا یوبدین بدایان چییە شتێک تەوەقع ناکەی خوای گەورە ئەفەرمێ وەلا یوبدینە زینەتەهن کەواتە تەوەقع ناکرێت ئینسانی ئیماندار بێ ئافرەتی ئیماندار بێ و جوانەکانی خۆی دەرخا نافەرمێ وەلا یوظهرن باشە چونکە ئەگەر بی فەرمایە وەلا یوظهرن کەواتە تەوەقع ئەکرێ ئافرەتیش ئیماندار بێ و خۆی دەرخا دەمای هەر لەسەر باڵاپۆشێکی مامۆستا بەم پرسیارە بکەم چونکە
ئێستا هەر بە ناوی باڵاپۆشی و حیجابەوە مۆدێلاتی حیجاب وا هاتووە کە ڕەنگە لە چوارچێوەی شەرعیشانە بێت لە کاتێکە هەر خوشک و دایکی ئێمە و دەیپۆشێت. ئایا لەم کتێبەدا لەم چەمکەنی و دیدە نوێیانی کە هەتا هیچ شتێکی نوێ لەسەر ئەمە هەیە کە جارێکی تر بگەڕێنەوە بۆ حیجابێکی شەرعی لە مۆدێلات مۆدێلاتەکە نوێن چەمکەکانی تۆش نوێگەریان بەو شێوازە پێوە دیارەکە مۆدەلاتی نوێوە لا بنین بۆ حیجابێکی ڕێکوپێک مامۆستا خۆی طبعا ئەوە بابەتێکی ترە مەسەلەی مۆدیلات و مەسەلەی ئەوە قورئان هیچ ئەساسیاتت بۆ باسەکە ئەساسیاتت بۆ باسەکە دوایی لە کۆمەڵە شوێنی ترەوە کۆمەڵشتری بۆ ئیزافاکە نەک بۆ حیجاب بۆ باقی شتەکانی تر مەسەلەی جەمال و مەسەلەی حوسن و ئەمانە کە ئیزافەیەکە بۆ سەر چەمکەکان لێو ئیزافەیەکە بەڵام قورئان کاتێک کەیت باسی ئەم چەمکانە ئەکات بۆ نمونە باسی حیجابەکە یعنی ئەبینی خی گەورە چەند وشەیە بە خۆی یەکێ لە گەورەی قورئان ئەوەیە بە وشە ڕنگڕێژ و وێنای ئاەتەکانەکە هەر وشەیە کە هات ئەبێ مانای خی گەورە مەبەستی ئەوەیە کاتی ئەفەرمێ جەلابیب مەبەستی جەلابیبە مەبەستی ثیاب نییە کە ئەفەرمێ ثیاب مەبەستی لیباس نییە ئەگەر ئینسان هات و ئەمانەی جیا نەکردەوە هەمووی هەر بە لیباس لێکدایە و ئەکەوتە ئیشکالەوە باشە طبعا خی گەورە کاتێک دەمە سێ وشەمان هەیە وشەی ثیابمان هەیە و لیباسمان هەیە و جیلبابیشمان هەیە هەرسێکی لە قورئانە هاتووە هن لباس لكم وأنتم لباس لهن وثيابك فطهر دعاء فرمي وجلابي بين باش جوازيان چییە بۆ خی گەورە جەلابی بهێناوە جلباب چییە جیاوازیی لەگەڵ ثیاب و ئینا چییە دایما مامۆسا هەر کاتێک هەر ئاەتێک چوتە خزمەتی بزانە ئەم وشەیە چییە و هاومانەکانی کامن ڕێکمانای تەواوی ئاەتەکە دۆزیتەوە چونکە هەر خی گەورە وێنە ئەکات یعنی هەر ئاەتێک کلیلێکی هەیە بۆ چوونە ناو کلیلەکەشیە وشەیە زۆر جار وشەیەکە زۆر جار زەمەیەکە زۆر جار فەتحەیەکە زۆر جار تەقدیم و تەخیرێکە باشە بەڵێ عەفوان مامۆستا ڕاستەگرم یعنی بووی زیاتر لە ناوەڕۆکی کتێبەکە بدوێن وەروە زیاتر بینەرانی ژاشنا بن بە کتێبەکە لێرە کۆمەڵێک چەمکی زۆر حساس و گرنگ کە بەڕێستان باستیان کرد کە وەکو هاوکاریشم باسی کرد ئێستا کە حقیقەتێکی ئێمە نابێت چای لێ پۆشین خەڵکانێکی زۆر هەیە باوەڕیان بە ئاینی ئیسلامیە ڕەخنەی لێ دەگرن نەقد لە قورئان دەگرن و ئەگەر بێت و لەم جۆرە کتێبانە نەنووسێ و ڕوونکردنەوە نەدرێن ڕەنگە بەشێکی زۆر لەو گەنج و لاوانە خۆگوناهیان نیە ئەوانی جوابی دەکەنەوە و ڕەنگە لە ڕێگەی ڕاست لابدەن لێرە چەمکی زۆرت باس کردو کە هەمویان حساسن و هەمویان ئەتوانم بڵێم سەوابیتەکان شتی گرنگن لە ئیسلام دین باوەڕ بۆ عیبادەت بەندایەتی تەواوی بابەتەکان شتێک هەیە لێرە بەڕێستان کردبێتتان یان ڕوونتان کرد بێتەوە لە چەمکە قورئانیەکان لەگەڵ ئەوەی کە ئێستاکە هەیە جیاوازتر بێ یاخود چۆنڵی لەسەر بنەمای قورئان و وەروەها فەرموودە و نوێگەرایەتی شتێک بێ کە ڕوونت کرد بێتەوە ڕێگە ڕاستەکەش بێ و وەڵامێکی باشیش بێ بۆ هەموو ئەو مان و پرسیارانەی کەوا ڕەنگە لەسەر قورئان و دەقەکان بکرێ چکە بابەتی حەدیث و دژی حەدیث و قورئان و سنەتیشت باس کردووە پێنج تاوەرەی لەسەر وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني بون مناتو او روتيكيا سنه بكاملي رفزكا سنه رفزكا كقراني بيوتري طبعا لبنانبرشا روتيكيا وهموي قبولك بس اليريا قسك لسرشيه او من هاتم كم كردوا لروانغي قران ووظيفه بيغمبر صلى الله عليه وسلم دياري كردوا لروانغي قران وهرچن لش كتابي ترم بدسو ان شاء الله هر بيغمبر لقران سيدي لقران خاي قال يا ما بخم شافي كم ان شاء الله بس اما هاتم كم كردوا هاتوم وظيفه پیغمبر عليه الصلاه والسلام طبعا دائما قسل سر دو چم كريه نبوه والرسالات من هاتوم دو چم كتريش مزياد كردوه محمديه نبوه الرساله دقل بعثت كز باسينا كردوه من هاتوم باسي بعثتهم كردوه اذ بعث فيهم نافهم اذ ارسل فيهم لا كلمه مبعوثه اضافيه ترمبو كردوه دوایک هاتوم ام چوار چم كم باس كردوه بس بهر بكوتي خدمتانه هاتوم چوار شتي لسر اجراء به على سر امانه ابي شيء طاعة اتباع اقتداء وتأسي پیغمبر لشوا طاعة كري عليه الصلاة والسلام لشوا اتباع كري لشوا أسوة لشوا قدوة باشا أمانة جهاتهم لشوا سؤال لشوا استفتاء كوي أمانة وظيفة پیغمبر دلك عليه الصلاة والسلام كسي قال كان يوج واجبني بس أنا على نيوج نية بو القرآن باز نكلاوه كي أي محمد لشوينا عليه الصلاة والسلام اگر تو وظیفه پیغمبر زانی علیه الصلاة والسلام برستان خاونی برنامه باش خاونی برنامه لم برنامه ام کانال برابری چی ایو سرپرست کردو چی توری حالا بجن حال بجرن باشه چی توری حالا بجن
کەس بێنێت تۆ تاوارێکی دڵبژار ئیتر بەڕێوەبەر نایە بڵێ بۆچی ئەو تاوارە چکە تۆ سەر پشت کردووە تەشبیه نەبێ خی گەورە پێغەمبەری کردو بە مەبعوث إذ بعث فيهم رسولا طبعا كلمة رسول جاء لمبعوث جاء لنبي جاء كلمة مبعوث كسيك لقى رسول جاوازيان شيء رسول كسيك أينيري كتابش بيانيري قد پیامبرێکە بس بلى إني مرسلة إليهم بهدية ملكي سبع له من هدية كان يرم بلى مبعوث هر نيراوة بس خوي قورية إن الله قد بعث لكم طالوت ملكا الرسول بس كتابك في إيجيني بل مبعوثنا كتابي بينيك مبعوث خوي أن يريد خوي كشكان على سركا بيغمري خوا عليه الصلاة والسلام مبعوثة واتخوي قورة صلاحياتي يا وبي كمال إضافات يبي وكمال قصي خوي بي وكمال تشريعش يبي بيغمر صلى الله عليه وسلم شكابو كاتب باسي طالوتكات أفرمي زاده بسطا في الجسم والعلم دوشتي جسم أتواني لحربة قيادتها أمكا وعلمي شيء أتواني انت أمكا ليه هاتم جارية الباس يوم كردوه كفعلا وظيفة بيغمر صلى الله عليه وسلم رون كردنويا والتبيان وإضافة كمالش تريشا طبعا بابتك بينش توريه يا كمان باسي طاعو اتباع كردوه تعرفوا نبوة ورسالة كردوه دومين باسي طاعو اتباع جوازيان شيء اللي طاعو لشيء اتباع كده دوي هاتون باسي حجة السنة للقرآن بكمال بلغا كمال آيات كانت بيشتري باز نكرابيت بحجة أوانا ميناوا دواجار باسي كي السنة خويم كردوه وباسي كمال جمان لسر السنة كمال جمان هي لسري عشان أم حلقيان أو بشيان باسي جمان لسر السنة لأنه القرآن ونير حديث بحديثة دواجار باسي تعارض للقرآن والسنة أي أكريه سنة وقرآن متعارض يكتريبن دجي يكتريبن أو توري كان باسي أوي كاتما سهر لنا وشوار شوية هنديك باورديان بالسنة كهي بلام جمان لسر بون منا زعيفي هنديك لا أحاديث كان هي شون معاملة لقلم بابتي بكري كيس جمانيان زورتر دروس كردو بتابتي بو أو جيل نوي كديننا وقرآن وحديثه طبعا موضوعي حديثي ضعيف طبعا حديث ضعيف همو كسي قال ورنا جيله ويش أو يعني أو أهلي حديث وأهلي همو كسي قال حديث ضعيف بس صح يمن إشكال لسر صحيح حكانيشة جمال لسر صحيح حكان أواني البخاري ودس بيكا يد البخاري ودس بيكا قالت شون أكري البخاري لما هو شانزة صار 600,000 حديثي نسيبته 600,000 حديث باش إما برسيارك بدوي وكا عليه الحديث يك مثلا شارك جي بي اس وانيا طبعا أو أم لحديث تانيكش هو أم بخاري شينا ناسيوا شو أجر بخاري بناسيا وحديثي بناسيا فأمثال دروسناه باشا شنك حديثية يعني حديث كاتيك أو تري حديث إنما الأعمال بالنيات أما يك حديث نية ستوا خلق إيشوازني أما يك روايته إنما الأعمال بالنيات أما يك رواية نية أشان روايته بيغمر صلى الله عليه وسلم فرمودي فرموها بون منا بيشوا عمر كل خطاب رضي الله قريب لي بيستوا شن كز لي بيشوا عمر يعني بيستوا بيتر رواية يك تابعي دو تابعي سيان شوار بين شش تادا ده تابعي لي بيستوا أما ده الرواية هل يكلم تابعي أنا ده كز لي بيستون يك دو سي شوار أو أبو بشن ذكر ده أبو بصلا كوات أمسطة بيوتري يك رواية باشا يك رواية بس لصدر يقاوة لصدر كسوهاتوا كواتك على 600,000 رنجة 50,000 رنجة 40,000 يجبه رنجة كم تريج به دواء بويا كعلم إيش كان كل شيء ما مصر إيش كان كل وايا أم السنة بكامل رفضك كاتيك للسنة يان ليتي ناقة يان بعقلي أم بيشواني قرآنا يان بيشواني عقليتي زورجار نجوا ما لسر أنفر مودي جمال لسر باقي فرمودو دوسك والله هم يلبس راو هم يدرس كراو بس ما وصل يعني زانستيانا منطقي نية يعني ببرسي آية براستي بيعنبري إسلام 600,000 حديثي فرموك وحديث وكوي شو هنيك بابتي جاني روجاني رنگ هنيك حديثي بيويستيكي روجاني أو سردمو بوبي يعني ولامي برسياري صحابيكي هاوري هاو سنگري بوبي لو كاتيا كومالك بابت هي رنگ بلام جواز لوي كبله وكو آموشگاري أما ورگرن ليم آواب كان أما قشتيو ثوابتو ناقورده بلام 600,000 حديث تنال 200 سال دوای پیامبر وانا كما توزك سل شواوي لا ناسينوي راستي عينك دروز بيت أول ما وصل برسالك دقيقة بلام هلاش كياية دقيقة كواسي بخاري كريه بس قرفتك اللي وأذان بخاري لبروي يكم صحيح يكم كتاب لا صحيح فرمودكانا راسي فرمودكانا وأذان يكم كتابي شل نسينوي فرمودايا كشكل ويايا أين لبيش إمام بخاري كمال علماء تر كتابي عن نسي سنة نسيوا وكو إمام زهري وكو أوزاعي وكو إمام أحمد وكو شافعي
زۆر لەم ئولەمایانە کە زۆر لە پێش بوخاری و دەستیان پێ کردووە چکە سونە بە سێ مەرحەلەیان ڕۆژەوە مەرحەلەی کتابە کە لە سەدەمی خۆشەویست عەلەیهی سەلام کراوە مەسەلەی دوای مەرحەلەی تەدوین کۆکردنەوەی ئەم فەرمودانە هەمووی ئەوە لە سەردەمی تابعینە و لە سەردەمی عومەر کوڕی عەزیزا فەرمووی هەمووی کۆکەنەوە دوای هات تەصنیفیان کرد بۆیە یعنی ئیمامی زوهری و ئیمامی ئەوزاعی ئەمانە لە هەر زۆر زوو دەستیان پێ کرد بەس شافعی ئیمامی بوخاری کە هات ئەو ڕێگایی کە گرتیە بەر بۆ سەد تەصحیحکردن باهێزتر بوو لەوانی تر بۆیە ئەوتری یەکەم کتێبە لە صحیحی نەک یەکەم کتێبە لەوەی نووسینی فەرموودایە ئەو گرفتەکە لێوە دروستە بێت زۆر کە زوو ئازانێ ئەی ئەم 180 ساڵی تر چی لێ هات 180 ساڵی تر کتێب هەبووە ئیمامی ئەحمەد موسەندەکەی 40,000 فەرمودەی تیا بوو کە مامۆستای بوخاریە و بوخاری ئیسفادەی لێ کردووە و زۆر عولەمای تر چەندهایان هەبووە کە بۆ هەروە 600,000 نەبوو کوتم هەر ئەمە ڕیوایەتە ئینەمە الأعمال بالنیات ئەکرێ خۆی 100 ڕیوایەت بێ 100 ڕیوایەتە بەس بە یەک ڕیوایەت حسابە ناڵێ ئەمە 100 ڕیوایەتە ئەڵێ یەک ڕیوایەتە بەس ئەم ڕیوایەتە لە فلان و لە فلان لە فلان لە فلان بیسرا ئەکاتە ئەوەنە ڕێگە و دوای خۆ بوخاری ناتۆ مامۆستا لە شەو ڕۆژەکە بوخاری پێشەوەی کتێبەکەی دانی کتێبێکی گەورەی هەیە بە ناوی التاريخ الكبير تاريخ الكبير تقريبا 11 مجلدة باسي همو رجال حديث وباسي جرح وتعديل كدو واتر رجالي همو ناسيوه وأنف المداني همو طبعا بيجوي دسكا بتصحيح بخاري أم كتابي عتي واتخوي تصنيفي أم كتابي كردوه حتشي رجالي حديث هر همو ناسيوه باش 12 مجلدة دواي كم همو ناسيوه فرموده كان نشو شار بشار بقربزان حديث بدوزتنا حديث كان بنو سراي لبردس يابون مسند إمام أحمد وراحوا أمانة لبردس يابون هاتوا لما أنا رجالكي ناسيوا فرمودي كي دنينا وقراوا شو أبو يمن ليمن مثلا كومل علا خونا شو شار بشار بيت السليماني وهوليرنا شو تا يمن كان علماء اليمن بينو شو تا مصر كان كسي بينو شو تا بغا يعني أو شو أنا كمصري شو المكان نشو بيك فرمودي طبعا لو شارك كومل علماء اللي يبو كومل حديثي والقرتوا تو كأمايا كعلي بخاري أينا بخاري بيجو هرف المودية كوري كرتوا بنو إسرائيل بردس يهابوا لكتابة كاني ما مستكانيا وهمو رجال كاين ناسيوا بوزيات الدنيا عيشوا بو أمشار وكمال علماء بيني ولا زور باش مصدر فت كما بزام لباري شهرستانية تو شي تخصوا ترى بالي ما مستعد طبعا مسألة حضارة لحضور أو هاتوا حضور يعني آمدبون راب خوي جيان شيء استو إن رابردو ده هاتوا استا هرنية اساس زمان صفر شكو اما ناسي دام بو برابردو طبعا حضور دائما شيء خوي قولا كاتب باسي نكاد شارستانية تكا طبعا شارستانية الاسلام شيء ما مسا خو اسلام نايد شي من توقشت باتنا اسلام كمال بنمات اياتي كمالك بشاوروني اياتي كمال اماجد بودياري اكا اسلاميت اماجد بودياري اكا طبعا وثمان حضاره لحضور وهات وقت امادبون اسلام من حاضر نايو امادم بروح جست امادم حضور وات آمادبون لكايكاني جيانا حركات إنسان آمادبو لكايكاني جيانا بو خوي قرأ فرمي وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس شهيد يعني شي شهيد بشي أوتري الشهيد استاقشتي الروب دا منو توليري اما حاضرين باشا بشاي خوش ما نيبيني اگر اما بكيت اخواره ام سعدي دسم كيت اخواره تو شاهدي كساعتك وتخاب ليراتي بشاي خو تيبيني او بدر حضور او بدر شاهد بل اسال لو دي تقيبه لو دي بشتيتو تو بشاهد حسابني بحضور اشتدابه كواته افرميت شاهد كين ايوا شهداء اما بتي شهداين ابي حضور من هبل اللي همو كان جانا كاي حضاري اقتصادي سياسي عسكري اللي همو كان ونكتنا حضور على الناس وابي تو قيادكم الجاي بشري بكي بو اسلامي تشي بيك اسلام بيتال ابي تو واجب لسل اللي هم كان سياسي اقتصادي اداري تشا ابي حضور تابع ابي ونك حضور ابي قيادش كي ودوايك امتكرت انجاهد امانج وسيلته امانجتاتي بونمونه كزان ماوكي كرتا كاتيك مسلماناني بيرشين كاتيك مسلماناني بيرشين امانج ديار بولايان امانج كان رون بو چیانە کرد بۆ نمونە ئیستیلال بەچی داهات ئیستیلال يعني زانینی کاتەکان چۆن داهێنا کاتێک زانیان یەکێ لە زاناکان هەت دەرکی بەوە کرد کە زانینی کاتەکانی عیبادەت واجبە ئەبێ بیزانین چکە نەزانی کاتێکەکانی نوێژەکە قبوڵ نابێ ئەگەر پێشەوە بیکەی باش ها چی کرد ئەڵێ لەبەر ئەوەی لە کتێبەکەیە لە مخدمە کتێبەکەی ئەڵێ لەبەر ئەوەی زانینی کاتەکانی عیبادەت فەرزی کیفایە هەڵسان بدانیان نێم کتێبە باشا كواتا إسلام دروسك بو زاني كاد يان بو نمونا جزري كاتك أزاني دزنوش قرتن واجبة وإسرافيش حرامة إسراف كردن الآوة هل صارت شبكات
ئەم دووشتە ئاماجێ دیاری بوو دەستنوێژێ واجب هەیە و ئیسرافیش ناوێ بکرێ هەڵسا بە دانانی دروستکردنی جیهازی بۆ دەستنوێژگرتن تازە لە سین دەستی پێکاتەوە ئیبەنجەزەی تقریبا 1000 ساڵ پێشە ئەو فکرێ بۆ ئەوەی دروست کردووە جیهازی دروست کە بۆ دەستنوێژگرتن بۆی ئەوکە ئیسلام نەکاو واجبەکەش بکە مەبەستم چییە ئیسلامێت ئامانج هەیەتێ ئەم ئامانجانە هەوایە کە هەڵتەنێ بوو ئەوەی تۆ وەسائلی بۆ دۆزیتەوە بۆیە ئەمجایەت بە کۆمەڵە ڕێگایتە تەمان لێوە باسم کردو بە کۆمەڵە ڕێگایتر کە ڕێگای تەفەکر و کۆمەڵشتا ئەدوا بەرەوکوێ بەرە ئەوی تۆ بیبێ بە خاوەن شارستانی بەڵام حەزارەتێک کە ئینسان لە پاڵی ئارام ببێت چکە دوو جۆر قیرائە هەیە قیرائەیەکی ئیمانیمان هەیە قیرائەیەکی توغیانمان هەیە ئەوەی کە لە ئەوروپاگرە قیرائەی توغیانە قیرائەیە لە پێناوی دەستکەوتی مادی و ئەوانە بەهێزبوونی خۆیانە بەس قیرائەی قورئان اقرأ باسم ربك ئەبێ قیرائەیە بێت کە سوود بە مرۆڤایەتی و بە مرۆڤەکان بگەێنێ و ئارامی بە ئینسانەکان بەخشێ زۆر باشە زۆر سپاس مامۆستا بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ڕوونکردنەوەکانی خامە ڕەنگی و سەرکەوتوبی شەڵامیدی بەرهەمی زیاترەکەین و پایگەرە مولای عاقبەت خێرکە وڵە بینەرازی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن حسێن بانخواز و نووسەری کتێبی دیدێکی نوێ بۆ چەند بە قورئانیەکان لە ستۆدیۆ لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکانی بەڵازیزان دەچینە لای ناوبڕێک و دواتر پێتان دەگەین و درێژە با پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بە پێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیکبوونەوەی وەرزی بەهار. قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازارەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانیاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 1970 105 71 37 1951 113 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بە نانی گەرم و ساوز و مەستاوە خوێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەبخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بووبینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟
ناوێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان دیارە دوێنێ بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد کە نەخۆشخانەی مناڵانی فێرکاری سلێمانیە هۆشداریەکی لەبارەی شیری قوتووە دەرکرد کە لە چەند خاڵێکە کە باس لەوە دەکا و هەموو شیرێکی ئێستا لە بازار هەیە بوونەتە مەترسی بۆ سەرگیانی منداڵان و پێویستە دایکان هوشیاری ئەوەیان هەبێ کە چیتر بگەڕێنەوە بۆی کە شیری خۆیان واتە شیری دایک بدەنە مناڵەکانیان لە بەرەوەی کە چەندین جۆر شیر بە ناونیشانی جیاواز لە بازاڕەکاندا هەن کە بەشێکی ئەم شیرانە دیارە وەک کەمێکی تر دکتۆر پشدەر عەبدوڵڵا ڕوونکردنەوەی زیاتر دەدا لەسەرەوە چکە میوانمانە با بزانین بۆچی ئەم هۆشداریانیان داوە و گرفتەکان بەگشتی چین. لە نەخۆشخانەی فێرکاری مناڵانی سلێمانیەوە بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵانی فێرکاریمان لەگەڵە کە دوێنێ ئەم هۆشداریان دەرکردووە بۆی بزانین ئایا لە دوای ئەم هۆشداریانە گرنگترین ڕێنماییەکان بۆ دایکان و ئایا ئەم ڕێنماییانە تەنها بۆ هاوڵاتیان و بۆ دایکانە یاخود پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کۆنتترۆلی بازار بکەن و کوالیتی کۆنتترۆل پێویستە ڕێکاری نوێ بگیرێتە بەر بۆی کە ئەو هەموو شیرە قوتووی کە لە بازارەکاندا هەیە باش و خراپەکە لە یەکجا بکرێتەوە ناونیشانی زۆر هەیە تا دێ ناونیشانی شیری قوتوو لە بازار زۆرتر دەبێت. بەڵێ جەلال باز لەوە دەکەن بەشێک لەو شیرێکەوە دەهێنرێتە بازاڕەوە مەرجەکانی تەندروستی لەسەر نیە یا خۆ سەرچاوی هاتنەکەی دیار نیە لەکوێوە تو هەنێکیان کوالیتیان باش نییە هەنێکیان ڕەنگە هەر جۆرێک لە جۆرەکان لە ڕێگەی بەرتیلدان و ساختکردنەوەیەوە هاتبن کوالیتی شیرەکان خراپە جۆری شیرەکان با بڵێن مارکەکانیان زۆری فەرق هەیە ئەمەش مەترسیە لەسەرەوەی کەەوە هاوڵاتێک چۆن بتوانێت جای کاتەوە کام شیرە قوتوێکی کوالیتی باشە کامیان خراپە ئەمە گرفت دروستەکە بۆ زۆر باشەکان. دەچمە لای میوانەکەمان بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانی فێرکاری سلێمانی. دکتۆرگیان زۆر سپاس بۆ جەرفەتە گەر بکرێت لەسەر هۆشداریانی کە دوێنێ بڵاوتان کردەوە زانیاری زیاترمان پێ بدەن. سوپاس بۆیەوەش سوپاس بۆ بینەرانیش هیوادارم ئەو بەرنامەیە یاخود هەموو هۆشداریانە یاخود ئەو ڕێنمای تەندروستانەی کە بڵاو یەکەینەوە سوودی پێ بگێنن. طبعاً ئەم بابەتەی کە ئێستا باسی یەکەین قسەی لەسەرەکەین ئەمە شتێکی تازە نییە و چەند ساڵێک ئەمە قسەی لەسەرەکەین هۆشداریمان داوە و هەوڵمان داوە لە ڕێگەی هەم لە ڕێگەی ئەوەی کە ئێمە دەستمان پێگا لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری یاخود ڕێنمایی بەکارهێنانی شیری دایک بۆی خەڵک کەمترین جار شیری قوتوو بەکاربێنێ هەم لە بوونی ئەو ژمارە زۆرەی کە شیری قوتوو لە بازاردا هەیە کە بە مەزەندە دەکرێت لە زیاتر لە 50 جۆر شیر هەیە بە دڵنایەوە کە ئەو ژمارە زۆرە هەبوو خراپی کوالیتیشی تیاکەوێ ئەوانەی کە کوالیتیان خراپە و بە دڵنیاییەوە لە هیچ وڵاتێکە هیچ ئەم ژمارە زۆرانە نیە لە زۆر وڵاتەوەی کە ئێمە بیستومانە یا خۆپرسیمانە یا خۆی بەدواداچوونمان بۆ کردووە لە 3 بۆ 5 جۆر شیر زیاتر نییە بەداخەوە لێرە کاتێک ئەم ژمارە زۆرە ئەبێت بە دڵنیاییەوە گومانیش لەسەر جۆری شیرەکە و کوالیتیەکە دروستە بێت بە وەک هەموو شتەکانی تر وەک مەسەلەی دەرمان وەک مەسەلەی شتی تر بۆیە ئێمە هەستمان کرد بوونی ئەو ژمارە زۆرەیە وای کردووە زۆر جار بۆ ساغبوونەوەیان شیرەکان ئەکەونە منافەسەی یەکتر کاتێکەونە منافەسەی یەکتر بە دڵنیاییەوە لەوانەیە بەخشیشی پێڵن بەرتیلی پێڵن نازەم شتێکی ناولیانیان
بەدڵنیاوە درێ بەو خەڵکانەی کە شیرەکان و سن یاخود لە مارکێتەکان لە سەیدەلیەکان جامە لە ڕێگەی هەر کەسێکەوە بۆ ئەوەی کە درکمان پێکردووە یەکێک لە ترسناکترین شتەکانەوەیە کە بەکارهێنانی شیری دایک بۆ مناڵ زۆر کەمی کردووە لە لای خەڵک لە لای دایکان ئێستا زۆربەی زۆری هانا بۆ شیری قوتووە بن و بەشێک لە ڕاگەانەکانیش کەوتوونە هەڵەیەکەوە بە ئەم گلێ لە ڕاگەانەکانیش کەم کە بەداخەوە هەندێک جار هەندێک ڕیکلامی زۆر سەرنج ڕاکێش بۆ هەندێک شیری قوتووەکەن کە ئەمە ژوای کردووە بەلای مناڵانەوە زۆر سەرنج ڕاکێش بێت تەنانەت زۆرجار لە ئەمەی لە دایکانمان بیستووە کە هەندێک مناڵ کە شیری دایکیان نەخۆن بەڵام کاتێک ئەم ڕیکلامانە ئەبینن هانا بۆ شیری قوتووە بن یاخود داوا شیری قوتووەکەن یا هەندێک جار تەنانەت مناڵەکە بە جۆرێ زۆر گەورەش بووە بەڵام بە جۆرە ڕیکلام بۆ شیرەکراوەکە مناڵەکە لای شیرین بۆ لای خۆشەویست بۆ داوای کردووە کە ئەم شیرە بخوات و بڕێکی زۆری خواردووە کە ئەمەش کاریگەری لەسەر تەندروستی و مناڵا بێت بەڵێ زۆر باشە کاکتۆر با لەوەوە دەست پێ بکەین ئایا دەبێت ڕێنماییەکە تەنها بۆ دایکان بێت چکە دوایی دێنە سەر ڕێنمایی نوێەوە گرنگی شیری دایک بەڵام ئایا ڕێنمایی ئێوە وەکەوەی کە ئێوە لە ناو ئێستا بابەتەن و مەترسیەکان ئێوە باشتر لە هەموو کەسێک درکی پێ دەکەن بۆ کوالیتی کۆنتترۆل چووکە خۆم و ئەم پەنجاشیری کە دێتە بازاڕەوە خۆمی کۆمپانیا دەیەنی هەمووی بە مۆڵەتەوە دێت ئایا ڕێنماییتان بۆ کوالیتی کۆنتترۆل بۆ ئەوەی کە مۆڵەتی ئەم کۆمپانیانە دەدا کە ئەم جۆرە شیرانە بێنێتە هەرێمەوە ئێوە ڕێنماییتان بۆ ئەوان چی هەیە؟ خۆی مەسڵەن نازانین هەموو ئەو شیرانە خۆ دەزانی لەوانە هەنێکیان بە خاچاق بێن یعنی ئێمە نازانین بەڕاستی سەرچاوی شیرەکان ئایا هەمووی بە کوالیتی کۆنتترۆڵە تێپەڕێیان نا بەس حتا ئەگەر گریمان ئەم پەنجا جۆرەی کە لە بازاڕایە هەمویان زۆر کوالیتێکی باشیشیان هەبوو حتا ئەگەر ئەمەش بێت کە دڵنیاییەوە ئەمە نییە خۆ ناکرێت پەنجا جۆر شیر هەبێت یعنی تۆ بێ ستاندەردێک دانەی لە مێشکتا بۆ نمونە یعنی لە دنیاە ئەو مناڵانی کە بە نەشتەرگەری لەدایکە بن لەگەڵ ئەو مناڵانی کە بە تەبیعی لەدایکە بن لە سابیز بە ساشتایە یعنی ئەمەش یەکێکە لە مەترسیەکان کەچی لە وڵاتی خۆمانە ڕێک بە پێچەوانەوەی لە ساشتای بە نەشتەرگی لەدایکە بێت لە سا بیستی بە طبيعي لدایکەیە بۆ نمونە ئەبێ ئەم شتانە بپرسین لە دنیاە ئەو منداڵانی کە شیری دایک بەکارێن بە بەراورد لەگەڵ ئەو منداڵانی شیری قوتوو بەکاربێنن چەندێکە یعنی من دڵنیام ئەگەر لە ستا 10 یاخو 15 لە دنیاە شیری قوتوو بەکاربێنێ لێرە لە سا 7 لە سا 8 شیری قوتوو بەکارێنێ یعنی ئەم ڕێژانە مەترسیدارن ئەمانە بەڕاستی جێگەی باخن کە چی بکەین ئێمە چۆن بتوانین ئەم ڕێژانەکە بکەینەوە یعنی اینجا لە هەمان کادا ئەبێ بین باشە بۆ وڵاتان تەنها ڕێگە بە 3 جۆر تا 5 جۆر شیرە دەن بۆ لە وڵاتی خۆمانە ئەم لێ شاوە زۆری شیر هەیە ئەم ژمارە زۆرە شیر هەیە یعنی ئەمانەن وا لێ کردووە گرفتە زۆرەکە خۆ تەنها ئەوەنەیە کە کوالیتی خراپ بێت تەنانەت خۆ ئەگەر کوالیتیەکەشی باش بێ بە هیچ شێوەیەک ناگا بە شیری دایک یعنی ئەمە کێشەیە تۆ لەلایەکەوە شیری دایکی هەیە کە زۆر ئاسانە کە کوالیتەکەی زۆر باشە من دایم هەمیشە ئەمە بەراورد دەکەم بە خەڵک ئەڵم شتێک کە دەستکردی خوا بێت جیاوازەکەی زۆرەکە لە دەستکردی مرۆڤێ بۆ زانیاریت هیچ شیرێک ناتوانێت ئێستا لە دنیاگە باشترین کۆمپانیاش دروستیکە ناتوانێت بڵێ ئەگەم بە شیری دایک ئەڵە نزیکە لە شیری دایک یعنی کەواتە ئێمە بۆ نین ئەسڵەن لە ئەساسەوە وا بکەین هەڵمەتێکی نیشتیمانی دەست پێ بکەین کە دایکان هانا بۆ شیری دایک ببەن دوور بکەونەوە لە شیری قوتوو بیرن نەچێ ئەگەر خەڵک زۆر بە شیری دایک بەکاربێنێ ئەسڵەن و کاتە کۆمپانیەکان خۆیان ناچارە بن بکشێنەوە لە کوردستانە باشە بۆچی ئەم هەموو ژمارە زۆرە هەیە لە کوردستانە بۆ لەبەرەوەی ساغەکرێتەوە بۆ ساغەکرێتەوە لەبەرەوەی زۆربەی مناڵ شیری قوتووە خوا یعنی کێشە و گرفتەکە لێەوە دروستە بێ طبعا کە ئەم جۆرە شیرانەیەن یعنی ڕێگەیان پێدرێت یعنی تۆ ئەو کاتە کە ڕێگە و پێدا بەدڵنیایەوە شیری کوالیتی خراپ دێ مادام ئێمە هەڵەمان کرد لە ڕێگە پێدان بەم هەموو جۆرە شیرە طبعا ڕێگەشەکەین لەوەی کە شیری خراپیش کوالیتی خراپیش ڕێگە پێبین خۆ لە هەمان کاتە خۆ دەزانی لەم کوردستانەیە دەیان شت بە قاچاقی دێ و بەبێ ئەوەی دەستی کوالیتی کۆنتترۆڵی پێ بگا بەدڵنیایەوە بەشێک لە شیرەکانیش لەوانەیە لەو ڕێگەوە بێن کەواتە ئێمە بێبین لە ئەساسەوە هەوڵی ئەوە بین یەکەم شت ئیش لەسەرەوە بکەین ئەگەر دەسەڵاتی حکوومەتیشمان نەبێ دەسەڵاتی ئەوەنەشمان نەبێت کە بە قاچاغی هێنن یخۆ دەسەڵاتی ئەومان هەیە دایکان گوێ لە ئێمە بگرن ڕێنمایەکانی ئێمە کە شیری قوتوو بەکارنێنن خۆی هەر لەو کاتەیە کە شیری قوتوو بەکارنێنە ئیترم کۆمپانیانە خۆیان ناچارە بن بکشێنەوە بۆیە ئێمە ئەبێ گرفتەکە لە ئەساسەوە چارەسەر بکەین بە دوای بکەوین و هۆکارەکانی دیاری بکەین بۆی چارەسەری بنەڕەتی بۆ دۆزینەوە کەواتە کاک دکتۆر بابەتی شیری مناڵ بابەتێکی زۆر هەستیار و گرنگە وەک بە ڕێزیشتان ئاماژەتان پێکردم مێدەواری لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاریەکان و وەروە جێبەجێکردنی ڕێنمایەکانی بەڕێستانەوە بێن بەڵام من لێرە پرسیارێک بۆ زیاتر هۆشیارکردنەوەی دایکان دایکێک کە توانای شیری هەبێت یان توانای هەبێت شیر بدا بە مناڵەکەی واتە شیری کەم نەبێ گرفتی نەبێ
ئەگەر شیر نەداتە مناڵەکەی ئەم شیر نەدانەی خۆی نابێتە بۆ هۆی تێکچوونی تەندروستی گرفتێک بۆ خودی دایکەکە دروست ناکات لە کاتێکە لە حاڵەتێکی تەندروستی جێگیرایە و توانای پێدانی شیری هەیە بەڵام شیر ناداتە مناڵەکەی. بەدڵنیایەوە تۆ گەل لە ڕووی دینیشەوە سیرکی و لە ڕووە زانستیەکەشەوە هەردووکی لەگەڵ ئەوەیە کە شیری دایک بدرێ بە مناڵ. کەمترین حاڵەت هەیە کە پێویست بۆ ئاکا شیری دایک نەدرێ بە مناڵ بەڵام شیری قوتوی پێ بدرێ. کەمترین حاڵەتی نەخۆشی هەیە. بەشی هەرە زۆری ئەوانەی کە ئەڵێن شیرەکەمان بەشی ناکە بەدڵنیایەوە ئەم شتەیە ڕاز نییە. بەشی زۆری کە ئەڵێ حاڵەتی ئەمە غازاتی هەیە ئەمە فڵان شیری پێ ناکەوێت شیری دایک بەشی گەشەی ناکە ئەمانە هیچیان ڕاز نین. جیاوازیەکان لە نێوان شیری دایک و شیری قوتواز زۆرە بە هیچ شێوەیەک من دڵنیایی ئەدەم بە دایکان کە هیچ شیرێکی قوتو ناتوانێت بگا بە شیری دایک. شیری دایک ئەو کاتی کە دایکەکە شیر ئەیا بە مناڵ هەردووکیان سوودی لێبینن. دایکەکەش سوودێکی زۆری لێبینە مناڵەکەش سوودێکی زۆر لێبینە. دایکەکە لەو ڕۆ هەر لێکەم لەحسەوە کە لە دایکە بێ مناڵە یەکەم جارکە ئەم مناڵەیەتە سەرسنگی دایکی کە بۆنی دایکیەکە بۆنی هەناسەیەکە بۆنی سنگی دایکیەکە پەیوەندیکی سۆزداری زۆر لە نێوان دایک و مناڵەکە دروستە بێ کەواتە لەو کاتەیە تۆ پەیوەندیکی خۆشەویستی دایک و مناڵەکە دروست کرد. دووەمیان لەو کاتەیە ڕەحمی دایکی ناو بۆ نمونە کۆئەندامی لە دایکبوونی ئەوەی بڵێن هیدایکی زۆر لێک شاوە بۆی مناڵەکە و ناڕێکێکی زۆر کە شیری پێئەدا لە ئەنجامی دەردانی کۆمەڵە هۆرمۆنەوە لە ئەنجامی ئەوەی کە مناڵەکە سنگی دایکی ئەمژێ ببورن کۆمەڵە هۆرمۆن دەردرێ کە جەستەی ئەو دایکە ڕێکە کاتەوە. یعنی گرنگترین شتە ئەمە کەوای لەکە لە کۆمەڵک شێرپەنجە بە دووری بکە و شێرپەنجەی سنگی هیدایک اینجا وەرە سەر سوودەکانی بۆ مناڵ. یعنی شیرێکە شیری دایک هەموو دقەیە ئامادەیە شیرێکی پاکە کاکە خەڵک بیر لەوە ناکاتەوە کە ئامادەکردنی شیری مەمە تۆ بەلایەن کەمەوە 6 بۆ 10 ئەبێ 6 بۆ 10 شیری مەمەتە بێ مەمەی کە ئەوەی شیرەکەی کەیتە ناوای دێ بە مناڵەکە. باش ئەمەمانە هەبوو ئەبێ کوالیتی باش بخۆم کوالیتی خراپانە ژێکەکەن لە کێشە گەورەکان یعنی ئەمانەش کێشەی گەورن. باشە تۆ لەو کاتەیە ئەوێ بێت هەموو ڕۆژێت جوان لای کوڵاوە پاکی کەیتەوە یەکێ تااقەتی سعات 2 شەو 3 شەو هەڵسێ وەڵام مەمە پاکەکەمەوە لەناو ئەوای کوڵێنم کێ تااقەتی هەیە دەمەمە بکرە هەر مامەیەکیان لەوانەیە پارێکی تۆزەگران بێ. اینجا وەرە سەر ئەوەی کە هەموو دەمێ ئامادەیە یەکێ لە گرنگترین شتەکانەوەیە ئەم شیرە بەپێی کوڕ بەپێی کچە گۆڕێ یعنی لە کچە بۆ نمونە چوری زیاتر بۆ نمونە بێ لەوانەیە لە مناڵە بەسەلی کالسیۆم مشتا یاخود لە کچە بۆ نمونە ئەمانەی زیاتر بێ هەندێک مادەکە گرنگە بۆ مناڵی کچ لە ناو شیرەکە کە مناڵەکە کچە ئەم قودرەتی ئیلاهیە ئەم خودایە وای دروست کردووە کە مناڵەکە کچ بێ کۆمەڵک پێێتە کاتەی زیاترە کە کوڕ بێ کۆمەڵە پێ کاتەی زیاترە. اینجا لە شەو ڕۆژە تۆ سیرکە لە شەوە بۆ نمونە ئەم شیرە کۆمەڵک پێکاتێتیا کە مناڵەکە یارمەتیەدا بۆی باشتر بخەوێ بەڵام سیرەکەی لە ڕۆژە جۆرێکی ترە کۆمەڵە مواد مادەی تایەکە چالاکتریەکە. اینجا وەرە سەر سیستەمی بەرگری هەموو دایکێک کە مناڵەکەی لە دایکە بێ ئەم شیرەی کە پێدا ئەو سیستەمی بەرگریە کە دایکەکە هەیەی بۆ مناڵەکەش یەگوازرێتەوە یعنی 6 مانگ لە کۆمەڵک نەخۆشی پارێزێ وای لێکە کۆمەڵێ هەوکردنی گوێچکە سنگی سنگشون شانەوە ئەوانە لەو مناڵەیە کەمتر بێت یعنی زۆر گرنگە وەرە سەر ئاستی زیرەکی ئەو مناڵانەی دەرکەوتۆ کە شیری دایکیان نەخۆن ئاستی زیرەکیان زۆر باشتر لەو مناڵانی شیری قوتووە خۆن. اینجا تۆ ئەم سوودانەی هەیە کە دڵنیام دەیان سوودی تریشیەکە ئێستا باسم نەکردووە وەرە لەگەڵ ئەوەشە پارە کاکە تۆ بیر نەچێ مناڵێک باوکی ئەبێ هەمیشە بەدوایەوە بێ شیری قوتووی بۆ بکڕێ بەڵام تۆ شیری دایک هیچ پارەیەکی تێ ناچێ سەرمایەکی زۆرە بۆ ئەگەڕێتەوە. اینجا وەرە سەیری کوالیتیەکان تەبان ئەمە بۆ شیرێک کە کوالیتی باشیش بێ کە ئەگەر قوتووەکە ئەمە جیاوازیکەن باش ئەگەر شیرێک کە کوالیتی خراپێ یعنی بۆیە زۆر گرنگە بەڕاستی هەڵمەتێکی نیشتیمانی لەلایەن ڕاگەاندنەکانەوە دەست پێ بکرێت بۆ هەندانی دایکان بۆی کە شیری خۆیان بدەن بە مناڵەکانیان. بەڕاستی کاک دکتۆر شتێکی شێنەی شارینەوە ئەمڕۆکە ڕەنگە دایکێک هەندێک لە دایکەکان لەگەڵ ڕێز و احترام هەیە بۆ زۆرینیان پێیان خۆشەکە ئەگەر مەترسی توشببوونی شێرپەنجەشیان لەسەر بێ بەس بەو مەرجەی خۆیان شیری خۆیان نەدەنە مناڵەکانیان لەبەرەوەی کە گوایە دوایی سنگیان تێگەچێ یاخود ئەم جۆرە بابەتانە کەم جۆرە ناوشاریە بەداخەوە لەناو دایکاندا هەیە. بابەتێکی ترەیە کاک دکتۆر دەمەوێت زانیاری زیاتر جەنابەت ئەگەر بکرێت پشڕاستی کەیتەوە باوەڕێکی کاک دکتۆر هەندێک دکتۆری مناڵان هەیە جۆرە شیرێک ناو دەنووسن بۆ دایکان کە ئەم شیرە باشە بۆ منداڵەکەت بیدەرێ یعنی ڕەنگە تا ئێستا ناومان نەبیست بێت یعنی ئایا ئەگەر ئەم شیرە نەبووە ئیدی ئەم مناڵە شیرێکی تر نەبوو چارەسەرێکی تر نەبوو کە بیداتێ ئەم جۆرە مامەڵەی پزیشکانی مناڵان لەگەڵ دایکاندا لەوەی کە ئەوان بۆیان دەنووسن بڕۆ فڵان شیر بکڕات
شیری وا هەیە قوتوەکەی ڕەنگە بە 12,000 بێ بە 13,000 بێ بە 15,000 بێ بە 10,000 بێ ئەو کاتە بتوانێت بۆی بکڕێ واتە ئەم جۆرە ڕێنماییە ئەم جۆرە نووسینی شیرە لەلایەن پزیشکانی نەخۆشی مناڵانەوە بۆ دایکان لە هوشیاریە یا لە نەهوشیاری و ڕێککەوتن و ژێربەژێرە لەگەڵ کۆمپانیا و لەگەڵ دکتۆرەکاندا. بەڵێ یەک شەبا پێ بڵام خەڵکی ئێمە یعنی هەر بەگشتی بۆ هەموو ژیان وایە هۆشیارکردنەوەی خەڵک وزەیەکی زۆر زیاتریەوە لە گەوجاندنی خەڵک بۆ ئێمە چەندین ساڵە قساکەین ئێمە ئەزانین کێشە گەورەکە نەبوونی هۆشیاریە لای خەڵک چۆی خەڵک هۆشیار بێت ئەسڵان لەسەرەوە بڕار ناداچێتە لای پزیشکی کە دەرمانی زۆری بۆ بنووسێ کە فاسی زۆری بۆ بنووسێ کە شیری بۆ بگۆڕێ کێشە گەورەکە لەوەدایە خۆ ئەگەر لە هەمان کاتە تەبان من ئەڵم بەشێک لە پزیشکان بەڵام ئەمانە بە خۆشحاڵیەوە بەشێکی کە من چونکە من زۆر ئاگاداری ناو بازاڕیشم لاو کلینیکە تایبەتەکانم ئەزانم زانیاریم هەیە بەڵام دڵنیاتەکەم بەشێکی زۆری نەبوونی هۆشیاری لای خەڵک هەروەهۆی کە پێشتر باسێکت کە ئەڵێ سنگی تێگەچێ بە پێچەوانەوە سنگی دایک بە هیچ شێک بە شیرپێدان تێک ناچێ نەک تێک ناچێت لە ئەنجامی ئەوەی کە ئەم شیرات سنگی دایکی ئەمژێ ئەم هۆرمۆنی کە دەدرێت کە پێوتێ ئۆکسیتۆسین ئەسڵن سنگی دایکی ڕێگە کاتەوە بە زووترین کات بۆیە ئەمە هەڵە تێگەیشتنە ئەمەی کە لای خەڵک دروست بووە بۆیە هەر ڕێکەوتنێک لە نێوان پزیشک و لە نێوان کارمەند و لە نێوان سەیدەلیە و لە نێوان مارکێتەکانە لەگەڵ شیرێکە ئەمە تاوانە لە ڕووی یاساییەوە لە ڕووی دوینیشەوە بە دڵنیاییەوە حرامە بۆیە بە هیچ شێوەیەک هەر پزیشکێک تەنها لە هەندێک حاڵەتی زۆر کەمان نەبێت کە حاڵەتی نەخۆشین جاچی لە مناڵەکەیە هەبێت کە زۆر کەمن یا لە دایکەکەیە هەبێ یاخود کەمترین دایکەیە کە شیرەکەی بەشی مناڵەکە نەکە یعنی کەمترین دەگمەنە ئەو دایکانی کە لە ڕۆڕاستیەکەیەوە کە بڵن شیر دایکە بەشیان ناکە ئەگینا هەر بەکارهێنانێک شتێکی خراپە زانستی نییە تاوانە لە ڕووی یاسایی و لە ڕووی دینیشەوە کاتە کاک دکتۆر ئەم دایکە زۆر جار کە دەچێتە ناو نۆرینگەکانەوە یا لای ئەم پزیشکەوە دەبینێ ئەم جۆری ئەم قوتووە شیرەش لای دکتۆرەکە هەیە کە پیشانی دەدا بۆی کە بزڵت لەم جۆرە بکڕێ ئەگەر دایک ئەمە ڕەت بکاتەوە دوجار چارەسەری ئەم منداڵی چی هەیە چونکە زۆر جار دکتۆری لە حاحاکا لەوەی کە ئەگەرم شیرەی بدەیتێ جۆری ئەم نەخۆشیە ئەم حاڵەتی کە هەیەی کە ئەو شیرەی پێشتر پێی دەدەی پێی ناکەوێت ئەمەیان جیاوازە لەبەر ڕێژەی فلان مادەی کەمترە یا ڕێژەی فلان مادەی زۆرترە ئەم دایکە چۆن هوشیاری پیا بکە لەوەی کە لەو کاتەیان ناچارە لەبەرەوەی مناڵەکەی چاک ببێ دەڵێ قیر و سیا ئەمەش دەکەم بەشکم چاک ببێ ئەم هوشیاریە چۆن بدرێتە دایک کە بە ئەمە نەکا پەنا بۆ چیتر ببا بۆی کە منداڵەکەی چارەسەر وەربگرێت بەڵێ وەڵاهی من یەکش پێ بڵم هەر پزیشکێک ناچاری کردی کە فەحسەکە تەنها لەو مختبەرە بکەیت کە ئەو ئەوێت هەر پزیشکێک ناچاری کردی کە دەرمانەکە لەو شوێنە بکڕی کە ئەو ئەوێت هەر پزیشکێک یەک جۆر شیری بۆ نووسی هەر پزیشکێک فەحسەکانی لای خۆی هەڵگرتەوە یاخود لە شوێنە داینە و لێیاوە بە تۆ هەر پزیشکێک نەخۆشی زۆر لێ قورس کردی ناچاری کردی لە ترسا تۆ جارێک بچیتەوە بۆ لای بەڕێی من هەر نەخۆشێک کە بچێت سەردانی بکاتەوە ئەو نەخۆشە خۆی زەرمەندە خۆی زیامەدە و ئێمە چەندین جاریش ئەمە دووارە کردەوە بەڵام بەداخەوە ئەڵێم خەڵک خۆی تاوانباری یەکەمە بەڕاستی چونکە کاتێک ئێمە هۆشیاری تەندروستی بڵاوەکەینەوە نەک ئەوەی کە گوێمان بۆ ناگرن بە پێچەوانەوە زۆر جار ئێمە خەڵک ئەڵێ چی ئەڵێ بابا ئەم دکتۆرەی چی لێ نازانێ ئەم دکتۆرە بەخوا ئێوە بچین بۆ لای خۆی ئەم دەیان قسەی تر لە کاتێککە ئێمە کە هۆشیاری بڵاوەکەینە خۆی ئازانین زیان بە کلینیکانیشمانەگەێنێ ئێمە ئەزانین لای خەڵک بێزراوی شەبین بەڵام ئەمەی کایکەین ئێمە سوودێکە ئەڵێن ئەگەر تەنانەت لەو هەزاران کەسەی لە تەلەڤیزیۆنەکانەوە سەیرەکەن ئەگەر تەنها یەک کەسیش سوودمەند بێ ئێمە خێرێکی زۆرمان پێگەیشتووە بۆیە ئەڵێم تکایە هەوڵ بن بیان بنە لای ئەو پزیشکانەی کە زۆر زانستی ئەڕۆن کەمترین دەرمان کەمترین فەحەز بەهانت ئەدا لەسەرەوەی شیری دایی بەکاربێنی وەکە ئەگەر خۆشت سوور بووی لەسەرەوەی شیری قوتوو بەکاربێنی یاخود دەگمەن حاڵەتەکان چونکە بیرمان نەچێ پزیشکەیە لەوانەیە بەڵام ئەو پزیشکانەکە من لەوانەیە پێی بڵێ ئیلا ئیتر تۆ شیرەکە و بەش ناکە تو ئەم شیرە ئەم نەخۆشیە و هەیە ئیترە بێ فڵان شیرە بەکاربێنی بەڵام من دڵنیایی ئەدەم بە هاوڵاتیان دەگمەن هەیە لەوانەیە لە سڵای یەکی مناڵ پێویستی بەوە بێ شیری قوتوو بەکاربێنە لە ڕووی زانستیەوە لە سادووی بەشی هەرە زۆریان شیری دایکیان بەشەکە و پێویستیان بە هیچ شوێک بە شیری قوتوو نییە زۆر باش کاکتۆر کەواتە ئەرکی ئێوە لەم کاتەیە لەگەڵ لیژنە تایبەتمەندەکان لە چاودێری بازاڕ و سەیدەلیە و لە چاودێری مارکێتەکان لەوەی کە با پۆلێنێک هیچ نەبێ ئێوە دەست پێ بکەن یا ئەرکی کێیە لەوەی کە پۆلێنێک لە ناو شیرانەیە دەست پێ بکات 50 جۆر شیر باکەمی بکاتەوە بۆ
دەجۆر کە ئێمە ئەوروپانین بیکەینە سێوە خۆت ئاماژت پێ کرد ئەرکی کێ ئەم پۆلێنە دروستکە ئەم پۆلێنە بکەوە شیرەکان ڕێژەکەیان کەم بکرێتەوە بەپێی کوالیتی ڕێگە بدرێت 10 شیر 15 شیر کەمتر بێتە ناوهێمی کوردستانەوە. خۆی ئەوەی کێ لەسەر ئێمە کتابمان کردەوە تاوان بۆ بەڕێوەبەری تەندروستی بەدڵنیاوە بەرزی کاتەوە ئیشی لەسەرەکە لیژنەی هەیە بەڵام دانانی مەرج یاخود بۆ مەسلەی کوالیتی مەسلەی پێکهاتەکەتیایە ئەمە ئیشی وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیرانە کە ئیشی جددی لەسەر بکە بەڵام بیرمان نەچێ ئیشە گەورەکە لەسەر ڕاگەیاندنە ڕاگەیانەکان ئەبێ ئەم بابەتە کە ئەزانن پەیوەستە یاخود بابەتێکی زۆر هەستیارە پەیوەستە بە ژیانی منداڵی کوردستان پێویستە بنەوەی داهاتوو پێویستە زۆر گەورەی بکە پێویستە ئیشی لەسەر بکە پێویستە بە دوواداچووری تەواوی بۆ بکە بۆی کە لە هەر شوێنێک زانی ئەم ئیشە بەجددی وەرناگیرێ بۆ نمونە کە هەستی کرد لە بەڕێوەبەری تەندروستی بەجددی وەرناگیرێ لەوێ بە دوواداچووری بۆ بکە لە وەزارەتە هەستی کرد بە دوواداچووری تەواوی بۆ ناکرێ ئەمە بە دوواداچووری بۆ بکەن شتەکە گەورە بکەن چونکە ڕاگەاندن ئامرازێکی زۆر بەهێزە بۆ ڕوژاندنی بابەتەکان بۆ ئیش لەسەرکردنیان بۆ جددەتی ئیشەکە ئەگەر بەڵام گرنگە ڕاگەاندنەکان تەنها ئەمڕۆ من دوێنێ بابەتێکم ڕوژانەوە کتابێکم کردووە ئەم ڕویان بۆ لام نابێ بەوە بوەستن ئەبێ هەڵمەتێکی نیشتیمانی هەمووتان تەنسیقێکی زۆر تەواوتان هەبێ ئەم ئیشە پێویستی بە ڕۆژێک و نەک دوو ڕۆژ و مانگ و دوو مانگ پێویستی بە چەند ساڵێکە هەم بە هۆشیارکردنەوەی خەڵک بە بەکارهێنانی شیری دایک ئەم بە فشارکردن لە حکومات و لە وەزارەتی تەندروستی کە ژمارەیەکی کەمتر شیربی هەڵە داخل بێ و بە کوالیتی زۆر باش و مەرجی تایبەت دابنێ و ئەبێ شیرەکانیش ناچار بکرێن بەشێک لە قازانجەکانیان حتا ئەوانی کە کوالیتی زۆر باشن بۆ خزمەتی نەخۆشخانەکان و بە خزمەتی منداڵان بەکاربێنن و لە بۆ نمونە ئێمە شیر هەبووە نەخۆشخانی بۆ نۆژن کردوینێتەوە شیر هەبووە شتی تر یعنی بەبێ ئەوەی هیچ چاوەڕیانێکە ئەبێ مەرج دابنێ لەسەر شیرەکانیش کە بەشێک لە داهاتیەکانیان بۆ خزمەتی نەخۆش چونکە ئەمانیان قازانجێکی زۆر بەداخەوەڵم لە وڵاتە قازانجێکی زۆر لە نەخۆش وەرەگرن لە بەرامبەر بێ ئەوەی هیچ سوودێک بە نەخۆش بە منداڵی ئەم کوردستانە بگێنن بە دڵنیاییەوە گەر بێت و هەر شیرێکیش کە بە سوود و کواڵەتی بەرز بێت دەبێت مەمنونی هەبین کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام کاکتۆر ئێمە لیژنەی تەندروستیمان لە پەرلەمانی کوردستاندا هەیەوە دیارە ئەمەش مەترسیەکی لەسەر ئاسایشی خۆراکەیە بە تایبەتی لە مناڵاندا گەر بێت و کوارەم شیرانە بەو شێوازە زیانیان هەبێ بۆ منداڵان ئەرکی ئەم لیژنە تەندروستیە لە پەرلەمانی کوردستان چییە کە دەتوانێت بە یاسا و بە بڕیار حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تەنانەت ملزم بکات لەوەی کە ڕێکارێکی نوێی تەندروستیانە بۆ ئەم بابەتە بگیرێتە بەر خۆی لیژنەی تەندروستی لە کۆمەڵە کەسان پێگاتون مەرجنی شارەزایەکی زۆریان هەبێت لە بواری تەندروستیە بەڵام لەوانەیە لە ناودا شارەزایەکی باشیان هەبێت ئەکرێت ڕاوێژ بە کەسانی زۆر پسپۆر بکەن چونکە ئەمانە ئەم بابەتانە بابەتی زۆر هەستیارن ئەبێ خەڵکانی زۆر شارەزا و پسپۆر و خەڵکانی بە ئەزمون بەشداری تابکەن بۆی کە بڕیارێک دەربچێەوە بڕارەکان جددی بن و بە دوواداچووی تەواو بکرێت چونکە هەر بڕیارێک ئەگەر دەریش بدرێ یعنی دەریش بکرێت بە دوواداچوونی بۆ نەکرێت جێبەجێ نەکرێت من پێم وایە گاڵتەکردنێکە بە خۆمان لەوە زیاتر هیچ چۆ خۆ دەزانی چەندین بڕیار جاری وا دەرەکرێت بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێت لە دوایەوە واکات کە خەڵک تەنانەت متمانەی بە بڕیارەکانی حکوومەتیش نەمێنێ بۆیە زۆر گرنگە بڕیار ئەو بڕیارانە دەربکرێت کە جێبەجێ ئەکرێ بۆی بەلانی کە و متمانە بۆ هەوڵاتیانیش بگەڕنەوە بۆی کە متمانەیەکی تەواویان بە حکوومەت بەدامەزراوەکانی حکوومەتە بێت بۆی کە ئێمە بتوانین زۆرترین سوودیش بە نەوەی داهاتوو بگەێنین خۆگەرە حکوومەتە ئەبێ بیر لەوە بکاتەوە کە باوکی میلەتەیە بۆیە هەر شتێک زیانی بۆ ئەم میلەتە هەبێت ئەبێت هەوڵ با دووری بخاتەوە لە هەمان کادا کاتێک کە تۆ باوکێک ئێمە خۆمان باوکی نەزانین ئەگەر مناڵەکەمان تەنانەت ئێستاش زیانی نەبێ بۆ داهاتوو زیانی هەبێ بە دڵنیایە هەوڵ دەدەین مناڵەکەمان بە دوور بخێنەوە لەو شتە زیان بەخشانە بۆی لە داهاتووەش چون ئەگەر زیانی پێ بگات بارگرانی بێ بۆ سەرێمە یخۆ مناڵێک کە ئێستا ئەگەر چەند ساڵێکی تر نەخۆشکەوێت پێویستی بە مەسرف بێ پێویستی بە چارەسەر بێ ئەی هەر بارنێ بەسەر حکوومەتە ئێم حکوومەتە کە خۆی بە باوکی میلەتە بزانن نابێ بێت لە ئێستاشا چارەسەریان بارودۆخە بکات بۆی لە داهاتووە نەوەیەکی ناتەندروست و ئیفلیچی بۆ دروست نەبێت بۆیە زۆر گرنگە حکوومەت ئیش لەسەر ئێستا و لە داهاتووشا بکات بۆی داهاتوویەکی زۆر جوانترمان هەبێت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فشدار عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری مناڵانی سلێمانی سپاس بۆی کە لەگەڵماندا بوویت. بەڵێ ئایزان هاوکارمان وشیار محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین بینەری دەبین. بە ناوی خودای بەخشندە و میهرەبان
بەخێر هاتنی سەرجەم میوانە بەڕێزەکان دەکەین بەڕێزان ئێستش ئاهەنگەکەمان دەڕازێنینەوە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم بۆ ئەنجامدانی ئەم پێشبڕکێ بەڕاستی پێشبڕکێکی بەسوود بوو بۆ ئافرەتانەی کە ئاینەوێت دەربارەی باڵاپۆشی زانیاری زیاتر بزانن ئەومنێک و بەشداروەیەک زۆر دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم لەم جۆرە پێشبڕکیانە بەردەوام بێت تاوەکو ئافرەتان زیاتر هۆشیار بن دەربارەی باڵاپۆشی و زۆر سوپاسیان دەکەم وەکو بەشداروەیەک لە کتێبی باڵاپۆشی دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم بۆ ئەم چالاکیە بەڕاستی سوودێکی زۆرمان لێ بینی هیوادارم ئەو کەسانێکیانە بن بە باڵاپۆش ئەو کتێبە بخوێنەوە چکە ئیسفادەیەکی زۆری هەیە و دەستخۆشیان لێ یەکەم و نمونەیان زۆر بێت ئێمە ئەمڕۆ لە ناوەندی تانجەرۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەساین بە سازدانی ئاهەنگێک بۆ لە تاقیکردنەوەی کتێبێکا بە ناوی کتێبی باڵاپۆشی لە چوارچەوەی پرۆژەی سمبولی نوون کە پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بۆ ماوەی نزیکەی 13 ساڵە بەردەوامە وعلى بصارهم غشاوة ولهم عذاب عظيم لە ئێستادا ئیدی وەرزی بەهارە و جیا بەهاریەکان دێنە ناو بازاڕەوە ئەنواع جیای بەهاریمان هەیە کە دێتە بازاڕەوە خەڵڕوو لە شاخ و دەشت و دەرەکان دەکات و دەیانهێنێتەوە بەڵام جۆرە جایەکی بەهاری هەیە کە کەمتر خەڵک دەیهێنێتەوە خەڵکێکی شارەزا هەم بەتایبەتی لە لێنانیا خەڵکێکی شارەزای دەوێت کاویش کاردوویە هازە کە سوودێکی تەندروستی زۆر باشی هەیە بەڵام ئەوەی کە دەبێت زۆر لێزانینی دەوێت شێوازی دروستکردنیەتی چووکە زمان دەبڕێ بەتایبەتی ئەگەر بە سەوزی زمانی پێوە بدەیت زۆر بە تیژی زمانە دەبڕێەوە مەترسی ئەوەی هەیە کە خۆت گیر دەخۆی بەدەست خۆتەوە حاڵەتێکی زۆر تایبەت دێنێ بەسەرتا قڕیش دەکات چی دەکات زمان خەتیانەی دەکات زۆر جاران لە مناڵی خواخۆمە و مناڵێک بخەڵەتێن و زمانی لێبا زانیاریەکمان ئامادەیە لەسەر کاردوو یاخود هاست بە پێکەوە بینێری و زانیاریە بین. بەڵێ زان کەمێک پێش ئێستا هەواڵێکمان پێگەشت لە ماوەی ڕابردوو لە یەکێک لە قەزاکانی کوردستان دوو خاتون کە خوشک بوون کوژران بوونە قوربانی و ئەمڕۆ دەرکەوت باوکیان ئەو کاری ئەنجام داوە دوێنێ لە شاری هەولێر دیسان ئافرەتێکی تر بووە قوربانی و دەبینین ڕۆژانە و ساڵانە لە مانگەکان و لە ڕۆژەکانە ئافرەتان لە هەرێمی کوردستان دەکوژرێن من تەنها لێرەوە تەنها دەمەوێت شتێک بڵێم لە قورآانی پیرۆز ئێمە سوورەتێکمانەیە بە ناوی مریەمی پیرۆز بێ ئەوەی هاوسەرگیری بکا و بێ ئەوەی مێردیشی هەبێت توانی مناڵی ببێت وەروە مناڵەکەشی بووە پەیامبەرێکی گەورە و عیسای مەسیح لەدایک بوو کەواتە بە پشتبەستن بە بنەما قورئانیەکان کە ئێمە کۆمەلگایەکی موسڵمانین دەکرێت نەوەی مرۆڤایەتی لە دایکێکەوە لە خاتونێکەوە بێ باوکیش بەردەوام بێت و درێژ بێتەوە جا ئافرەتان هەم دایک هەم خوشک هەم هاوسەر و بەشێکی زۆر و نیوەی کۆمەلگا و دایکی نیوەی کۆمەلگا خوشکی نیوەی کۆمەلگاکەی تر بەڕاستی زۆر داخەکە سەختە دەبینین ڕۆژانە لە کوردستانە لەژێر چاودێری وەروەها کۆمەڵی کاریگەریە ئافرەتانی زۆر دەبنە قوربانی و بەداخیشەوە گەڕانەوە بۆ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام گەڕانەوە بۆ ڕێنمایەکانی پیاوانی بۆ خواسڵحا و وەروە کەمترین قوربانی لێ دەکەوێتەوە و وەو زۆر و زیانانشی ڕۆژانە دەبینین لەژێر کاریگەری ئەم مۆدیلگەرایی و کرانەوەیەکی نامعقولیەتە زیاتر قوربانیەکان ڕۆژ بە ڕۆژە لە زۆرتر دەبن دەبینین کۆمەڵێک هەواڵ دەبیستی بەداخەوە ینی بەڕاستی مرۆڤ ئیدی تەنها دەتوانێت بوەستێت و هیچ قسەیەکی بۆ نایە ئەو هەموو قوربانیە ئەو هەموو کوشتنی ئافرەتانە بە بێگوناه و بێتاوان بەڕاستی جێگەی داخ و جێگەی سەختە بە کوشتنی ئافرەت ئەگەر خوشتە یاخود خێزان
هیچ کاتێک گرفتەکان چارەسەر نابن لەبەرەوەی کە جگە لە قوڵکردنەوەی گرفتەکان و ئەو تاوانەی کە دەیهێنی بەسەرخۆتا چارەسەر نابن بەڵام دەبێ بگەڕێنەوە بۆی کە بزانین سەرچاوی ئەم تاوانە و فەسادانەی کە ڕوودەدەن لە کۆمەلگای ئێمەدا بۆچی دەگەڕێتەوە کە ئەمە لە زۆر شوێن و ئێمەش لێرە زۆر جار لە ڕۆژیاوازەکانەوە قسەمان لەسەر کردووە بابەتی یەکەمیان حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانن کە دەبێ ڕێگری لەو هەموو فەساد و بەربڵاویە بە ناوی مۆدلگەرایی و بەناوە جیاوازەکانەوە لە هەرێمی کوردستان هاتوونە تا ئاراوە و دەرەنجامەکەی ئەمەیە کە خوشک و کچوو مناڵەکانی ئێمە ڕوبڕیان فەسادە دەبنەوە و بۆیە ئەگەر لە ئێستادا ناڕازی نەبین یا دەنگی ناڕزایی خۆمان و بەکردەوە بەرز نەکەینەوە لەسەر ئەو هەموو فەسادی کێسە لە هەرێمی کوردستان هەیە بە دڵنیاییەوە سبەینە ڕۆڵەکانی ئێمە خوشک و منداڵەکانی ئێمەش تووشی ئەم فەسادە دەبن بۆیە دەبێت ئەو کاتێ بیر لەوە ئێستا بیر لەوە بکەینەوە سبەینێ بۆی کە دەستمان نەچێتە خوێنی کوڕ و کچەکانمان دەبێت ئێستادا ناڕازی بینوە بیر و خەممان لەسەر پەروەردەیەکی جوانی منداڵەکانمان بێت کە زیادێک بۆ قسەکانی کاکشوانی هاوڕێم دیارە ئیسلام جوانترین ڕێزی لە ئافرەت گرتووە جیاواز لە سوورەتی مەریەم سوورەتێکی تایبەت بە نیسا ئەشمانەیە کە تایبەتە بە ڕێزگرتن لە ئافرەتانەوە کە بەداخەوە کشوان ئاماژەی پێکرد ڕۆژانە گوێبیستی هەواڵی کوشتن یاخود دۆزینەوەی تەرمی ژنان و ئافرەتانی کۆمەڵگەی کوردی دەبین کە دادێت ئەم بارودۆخە خراپتر دەبێت لە کاتێکدا لە ڕابردوو داوانیەوە هەموو ئەمانەش دەگەڕێتەوە بۆ ئەو بەربڵاویە و بۆ ئەو بەربڵاویە بێسانسۆرەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و میدیا بە تایبەتی کە ڕۆڵێکی گرنگی لەم بابەتەیە هەیە هیچ کاتێک بە خەمی ئەوەوە نین کە پەروەردەیەکی جوان و ئەخلاقێکی جوان بۆ ڕۆڵەکانمان بۆ کۆمەڵگەی خۆمان دابنین کام ڕۆ دەبینین ئەمڕۆ قوتابخانەکان دادەخرێن بەڵام شوێنێکی ئەوتۆ نییە کە بتوانین مناڵەکانمانی تێدا پەروەردە بکەین بۆیە تەنها شوێنێک کە وانە و پەروەردە بە مناڵەکانمان دەڵێتەوە سۆشیال میدیایەکە و دەزانین لە سۆشیال میدیاشدا چی دەگوزارێت بۆیە دەبێت چاوەڕوانی ئەم جۆرە هەواڵانە بین بەڵام باشترین شتەوەی کە خۆمان خەمی خۆمان بخۆین. بەڕاستی جەلال من دەمێ ئیزافەیەکی تریش بکەم زۆر بنەماڵەی بەڕێز زۆر ئینسانی بەڕێز زۆر خاتونی بەڕێز دەناسم لەسەر مافی ئافرەتان قسە دەکەن پیان ناخۆش ئافرەت زڵم و زۆری لێ بکرێ بەڵام هەر لە ماڵەکی خۆیان و لە شاشەی تەلەڤیزیۆنەکانی خۆیانە دەچێتە سەر ئەو درامایانەی کەوا ئافرەت و کچان فێری خیانەت دەکەن کوڕان فێری خیانەت دەکەن درامایەک سیر دەکەی 6 نەفەریتیایە هیچ کەس لەگەڵ هیچ کەس نییە و کەسی لەگەڵ هەموو کەسە و یعنی بێسەروبەریەکی وای لێ کردووە کەوا جۆری پەیوەندی ناشەرعی پەیوەندی نادروست پەیوەندی غەڵەت ئاسان دەکرێتەوە سادە دەکرێتەوە و هەروەها کوشتن بووەتە بابەتێکی زۆر سادە کارکتەرێک خۆشەویستەکەی بۆی نابێت زۆر ئاسان دەچێت دەیکوژێوکو هیچ نەبێت دوایی ڕادەکاوەکو پاڵەوان دەرەکەوێت تۆڵی کردەوە ئەمە کللتورێکی هێناوەتە ناو کۆمەڵگای کوردیەوە دەبینین یعنی زۆر زۆر لا ئاسان و سادە بۆتەوە هاوڵاتیەک دەچێت هاوڵاتیەکی تر دەکوژێت بە هەردوو ڕەگەز و بە پێچانەوە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگای کوردی ئێستاکە وایە لێ هاتووە ئافرەتان چەندی نوع قوربانین یا دەکوژرێن یا خود ئابڕویان دەچێت یا خود دەربەدەر دەکرێن لە کاتێکی شارڕەنگە 90 هۆکاری ئەو کارەساتی تێدەکەون پیاوەکان بن یاخود ڕەگەزی بەرامبەر یاخود تەرەفی بەرامبەر بێت بەڵام لە کۆتاییە هەر ئافرەتەکە دەبێتە قوربانی بۆیە من لێرەوە پەیام بۆ هەموو ئافرەتانەوەیە بەخوا بە خۆتان ئاگاتان لە خۆتان نەبێت چاوەڕوانی پیاوان مەکەن پیاوان بەسبیر لە بەرژەوەندی خۆیان دەکەنەوە کەواتە پێویستە لەگەڵ ڕوودانی ئەم جۆرە حاڵەتانە یا هەر حاڵەتێک لایەنە پەیوەندیدارەکان بەخەم بن بە تایبەتی لە ئاستی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە تایبەت مەندەکان. بەڵازیزان دەچینە لای سرودێکی سامی یوسف کە هاوکارانم ئامادەیان کردووە با پێکەوە بینەر و بیسەریەوە سرود دەبین. ڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بە هیوایەوەی کە ڕۆژێکی خۆش و پڕ لە ئارامیتان هەبێت تا سبەی نەوێتان دەگەینەوە لای منەوە ماڵتانەوە خواتان لەگەڵ.